بەناوی خوا سڵاو هاوڕێیان هیوام لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمانی لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزم ئەگەر تۆ یەکەم جارە ئەو چەنەلەیە بینی لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هەفتانە دوو ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە بۆ ئەوەی تو هیچ یەک لە ڤیدیۆکان لەدەست نەدەی کە لە داهاتوودا من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکە، زەنگولەی تەنیشتە چالاک بکە بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆ یەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە توی ئاگادار بکاتەوە. بەڵێ هاوڕان هاوشێوەی ئەم وێبسایتە چەندین وێبسایتی ترمە لە ناو چەنێلامدانەوە. ئێوە ئەتوانن لەم وێبسایتەی هەش دراوی ئەلکترۆنی بەدەست بێنن و لە هەمان کاتیشدا درەوەکە ڕابکێشن واتە هەر 5 دقە جارێکی واتوانن دراوی ئەلکترۆنی بەدەست بێنن. ئێوە پێویستیتان بە حساببانکی فاوسێت پێی هەیە بۆ ئەو کەسانەی کە حساببانکی فاوسێت پێیان نییە. من لینکی بەشاریکردن لە حساببانکی فاوسێت پێش لە ژیرم ڤیدیۆی دانێم هاوڕان بۆ ئەوەی کاتێککە ئێوە ئەتانەوێت دراوی ئەلکترۆنی بەدەست بێنن لە هەمان کاتدا دراوەکە بخنانە حسابی خۆتان کەویش فاوسێت پێ بۆ ئەوەی ڤیدیۆکەی زۆر درێژ نەکەمە هاوڕان بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی وە شتە گرنگەکان لە ناوەڕاستی ئەم ڤیدیۆیی باسەکەم. ئەم وێبسایتە هاوڕان لە ڕاستیان ناونووسینی ناوێ تەنها ئێوە کاتێک هاتنەوە سەفحەیە دەیتە سەرە و بەشەی گێت ستارت لەسەر ئەو کوونە کەسکەی هاوڕان هەروەکا بینن کلیکەکەی لێرانە هەش ئەرزی دیجیتالت دەدەتێ یاخود هەمان دراوی ئەلکترۆنی دەدەتێ کە تۆ ئەتوانی هەموو 5 دقە جارێک ئەو دراوای بێخەنە حسابی فاوسێت پێی خۆت. یەکەمیان هاوڕان بیتکۆینە، ئێتێریۆمە، دۆجکۆینە، لایتکۆین، بیتکۆین کەش، دەشکۆین، دیجیبایت وەروەها تڕۆن. با بچین یەکێکیان ئەنجام دەین هاوڕان. لێرانە من کلیک لەسەر بیتکۆین یەکەم بیتکۆین کەش یەکەم ببوورن. لێرانە تەنها پێویستە تۆ ئەدرسی بیتکۆین کەشەکەت بینی لێرانە دانەی ئەچینە سەر فاوسێت پێی ئازیزان. هەروەکو گوتم هاوڕان من لینکی بەشاریکردن لە فاوسێت پێش لە ژیرم ڤیدیۆی دانێم بۆ ئەوەی ئەو کەسانەی کە فاوسێت پێیان نییە و بچم بەشاری لەم حساببانکیایی بکەن. لێرانە لە بەشی داشپۆرتە هاوڕانە چیتە سەر یوزێر داشپۆرت. کاتێکە کلیک لەسەر یوزێر داشپۆرتت کرد لێرانە چیتە سەر بەشی دێپۆزیت دەیتە خوارەوە. لێرانە ئەدرسی بیتکۆین کەشەکە تەلەبژێری هاوڕان لێرانە هەروەکوا بینن بیتکۆین کەش کۆپیەکەی و لەو بەشەی دانەی ئازیزم. لێرانە لە خوارە هاوڕان کلایم هەیە تەنها پێویستە تو کلایمی بکەی. یەکەم جار هاوڕان تەبیەوەی هەڵبژێریم بسەلمێنی کە مرۆڤی ڕۆبات نیت. لێرانە داوای پایسکلیەکەم چێکەکەی و دواتر لەسەر کلایم کلیکەکەی ئازیزان واتە یەکەم جار تەبی کەپچاکەی ئەنجام دەی بسەلمێنی کە مرۆڤی کاتێک ئەنجامدا دەی لەسەر کلایمی کلیکەکەی. لێرانە هەروەکوا بینن 4 کۆ 4 ئەکە 8 لێرانە 8 هەڵەبژێری 2 ناقسی 1 1 1 کۆ 2 3 ئەکە و 1 کۆ 1 2 ئەکە هاوڕان. کاتێک ئەوانەت ئەنجامدا چاوەڕێیەکەی لێرانە لەسەر ئەو کوونە کەسکەی کلیکەکەی. کاتێکە کلیکت کرد ئازیزم لێرانە هەروەکوا بینم بیتکۆین کەشەکە زیاتە بێ بوو نمونە تڕۆن هاوڕان ئەتوێ لێرانە تڕۆنی بەدەستبێنی. هەروەکو گوتم ئازیزان هەر 5 دقە جارێکی واتوانن ئەو هەش دراوە ئەلکترۆنیی بەدەست بێنن. ئەچی ئەدرسی تڕۆنەکەت لێرانە دانەی ئازیزان دیسانەوە چینە سەر فاوسێت پێی ئەچینە سەر بەشی دێپۆزیت لێرانە تڕۆن TRX ئازیزان ئەو ئەدرسەی کۆپیەکەی لێرانە دانەی. بەڵام لەبیر نەکە هاوڕان کەپچاکەی ئەنجام دەن. لێرانە داوای فڕووکەیەکە فڕووکەی هەڵەبژێرین نێکسەکەی دیسانەوە فڕووکە چێکەکەی. لێرانە دیسانە و کەپچای ئەنجامەدەی 5 کۆ 6 11 3 کۆ 4 7 3 کۆ 2 5 وەروە کۆ 4 کۆ 8 کلیک لەسەر ئەو کوونە کەسکەیەکەی
بەڵێ ئازیزان هەروەکو ببینن لێرانە ئاماژەی پێ کراوە کە بڕێوەندە ساتوشی TRX بەدەستێنا یاخود هەمان تڕونت بەدەستێنا با بچینەوە سەر حساب بانکی فاوسێت پێی. بەڵێ ئازیزان هەروەکو ببینن لێرانە تڕونەکە زیاد بوو واتە کارکردن هەر بەم شێوەیە ئازیزان زۆر ئاسانە. ناونووسنی ناویان وێبسایتە تەنها کاتێکە کلیک لەسەر وێبسایتەکە یەکەی کە لە ژێرم ڤیدیۆم داناوە کلیک لەسەر گێت ستارتی یەکەی و ئەو دراوانە هاوڕان هەروەکو ببینن کە هەدراوت کە پێ باش بێت ئەتوانی بەدەستی بهێنی لە هەمان سەفحەکە دراوی ئەلکترۆنیت بەدەستێنا. کاتێکە دەیتە خوارەوە لێرانە ئازیزان ڕێفرار پرۆگرام هەیە واتە تۆ بە کوپیکردنی ئەو لینکەوە داباشکردنی بەسەر هاوڕان و دوست و ئاشنایان تو ئەتوانی 125 لەم وێبسایتەی دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنی. واتە لێرانە کاتێکە کلیک لەسەر بوو نمونە ئازیزان بۆ ئەوەی بۆیەوە ڕوون ببیتەوە کاتێکە کلیک لەسەر تڕۆنت کرد بەڵام بۆ هەر ئەرزێکی دیجیتال یاخود دراوێکی ئەلکترۆنی جیاوازە ئەو ڕێفرال هاوڕان کودی ڕێفرال واتە تۆ ئەتوانی هەر 8 کودی ڕێفرالەکە لێرانە بەدەست بهێنی. کاتێکە کلیک لەسەر هەر دراوێکەکەی کە دەیتە خوارەوە کودی ڕێفرالتە دەتێ و تۆ بە کوپیکردنی هەر 8 کۆدی ڕێفرالەکەت داباشکردنی بەسەر دوست ئاشنا و هاوڕان زیاتر لەم وێبسایتەی دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنی. بۆیەوە ئازیزان من کۆدی هەر 8 لەم دراوە ئەلکترۆنیش لە ژێرم ڤیدیۆی دانیم بۆ ئەوەی ئێوەش کلیک لەسەر ئەو کۆدانە بکەن باشاری لەو 8 دراوی ئەلکترۆنی بکەن. بەڵێ ئازیزان کارکردن لەم وێبسایتەی هەر بەم شێوەیە بوو کە ئێوە هەر 5 دقە جارێک ئەتوانن بێن لێرانە و 8 دراوی ئەلکترۆنی بەدەست بهێنن. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆ ئێوە بەسوود بوو بێ ئازیزان. هەر ڕەخنە کامێن پرسیارێک هەبوو لە ژێر ڤیدیۆیە لە چەنەلی یوتیوب بووم بنووسم من بە چاوان جوابتان ئەدەمەوە. پێشەوەی ڤیدیۆکەی بە کۆتایی بینم هاوڕان هەروەکو لە فێسبووکیشم پۆستێکم بڵاو کردەوە کە من ناتوانم لە فێسبووک جوابی نامەکانتان بدەمەوە. هەر بەم شێوە لە تەلێگرامیش هەر کەسێ پرسیارێک ڕەخنە شتێک هەبوو با لە یوتیوبە لە ژێر ڤیدیۆەکان نامەم بوو بنێری من بە چاوان جوابی ئەدەمەوە. هیوادارم ئەم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێت تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر فێرکاریەکی تر و هەروەها ئەپێکی تر هەمووتان بەخۆی گەورە ئەسپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.